هەمومان حەزمان لە زەردەخەنەی جوان و سپی و سەرنج ڕاکێشە. وەک پزیشکێکی دان و پێشکەشکاری یەکێک لە بەناوبانگترین بەرنامە تەلەڤیزیۆنەکان هەمیشە هاوڵاتیان پرسیارەوەم لێ دەکەن ئەم زەردەخەنە سپی و جوانم لەکوێ بوو. سپیکردنەوەی ددانەکان بە شێوەیەکی زانستی بە دوو ڕێگا دەکرێت، یان لە ناو ئەیادەی پزیشکی دداندا بە بەکارهێنانی لایتێکی تایبەت کە لە ناو خەڵکدا بە لێزەر ناسراوە، یان لە ماڵەوە. ئێستا لە بازاڕە بەرهەمی بازرگانی زۆرن، بەڵام لە ڕووی زانستیەوە زۆربەی زۆریان باش نین و وەک پزیشکێکی دان ئامۆژگاریتان ناکەم بەکاری بێنن، بەڵام بۆ ئەمە ڕێگەی زانستی هەیە. ئێستا ئێمە ئەم کارە بۆ هاوڵاتیان دەکەین و خۆشم پێش ئێوە تاقیم کردوتەوە چۆنی دەکرێت. پاشەوەی سەردانی پزیشکی دان دەکەن، ئەو هاوڵاتی سەردانمان دەکات قاڵبێکی بۆ دەگرین وەک بۆ خۆمیان گرتۆلەوە پێش و ئەمە قاڵبی ددانەکانی منە. پاش ئەوە لەسەر ئەمە بە دیزایانی تایبەت نایلۆنێک دەتوێنرێتەوە بەسەریدا و ئەم نایلۆنە لە ماڵەوە بەکاردەهێنرێت. لەگەڵ ئەم قاڵبانەدا دەرمانی تایبەتی دەدرێت کە دەرمانەکە یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیا ئەمریکیەکان و جیهانیەکانە و بەکارهێنانی سەلامەتە لە مرۆڤدا. شێوازی بەکارهێنانەکەی بە ماوەی 2 هەفتەیە و لە ڕۆژێکدا 2 جار لە جارێکدا نیو کاتژمێر بەکاردەهێنرێت. ئەم دەرمانی کە لەم سەرنجایە بەم شێوەی کە دەیبینن دەکرێتە نێو قاڵبەکەوە و لە هەر بەشێکدا بە قەردەنکە بەزالیایەک بەکاردەهێنرێت. دان بەدان تا دەنرێت لەسەری و پاش ئەوەی کە دانرا لەسەری پێشەوە و کەسە ددانەکانی شوشتووە و پەتی بەکارهێناوە قاڵبەکە دەکاتە دەمێەوە و بەم شێوەیە لە ڕۆژێکدا 2 جار لە جارێکدا نیو کاتژمێر دەتوانێت لەو کاتژمێرەدا لەو نیو کاتژمێرەدا قسەی خۆشی بکە و کاری خۆشی بکە. بێگومان قسەکردنی وەکو جاری پێشوو باش نابێت، بەڵام دەتوان بە دیار خوێندنەوەی کتێبێکەوە یان بە تەماشاکردنی تیڤیەوە. لە ماوەی 2 هەفتەدا ئەم دەرمانە دەرەنجامی باشی خۆی پیشان دەدات و باشترین نمونەش بۆ دانەستیەکان خۆم بەو هیوایی کە زەردەخەنەتان تەندروست بێت.